سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیداری یەکتر شادەبینەوە. خۆشەویستان، لەم بەرنامەیە گفتوگۆ لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان، عێراق و ناوچەکەکەین. مەترسیەکانی سەر قەواری هەرێمی کوردستان، دووری نێوان لایەنە سیاسیەکان، هەروەها هۆشداریەکانی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا تایبەت بە قەواری هەرێمی کوردستان و هەروەها بڕیارەکانی ئەم دوایەی دادگای فیدراڵی چیمان پێڵێن و ئاماژەکانی پشتی ئەو پەیام و بڕیارانە چین. بۆ قسەکردن لەسەر ئەم تەور و بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەحموود عوسمان، سیاسەت مەداری ناوداری کوردمان کردووە. کا دکتۆرم کاتت باش. کاتە باش، بەخێر بن. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین دووری نێوان لایەنەکان تا چەند زیان بە دۆزی ڕەوای کورد ئەگەیەنێ لە کوردستانی عێراق. پێشێکی سڵاو لە ئێوە و لە کەرکووک و لە تەلەڤیزیۆنەکەتان کە کەرکووکە، خۆشحاڵم کە ئەم یەکتری بینینە لەگەڵتان بکەم. بێگومان لایەنەکان ئەگەر بۆ کێشەی کورد ئیشەکەن دەبێ هەوڵبەن یەکگرتوو بن، نابێت چونکە یەک کێشەیە لە بینی خۆیان و بە تایبەتی یەکێتی و پارتی، چونکە خۆتان نەزانن یەکێتی نیوەی کوردستانی داراکە پارتیش نیوەکەی تری بیانوێ نەیانوێ. ئەگەر یانوێ هەرێمەکە یەک بێ بە یەکەوە هەوڵبەن ڕێگەیە بدۆزنەوە و تەبعاً ڕێگە دۆزینەوەش بە گفتوگۆ بێ، ڕێگەی تر نییە. گفتوگۆی وا نا بێن دانیشن یەک جار و نان بخۆن و بڕۆن، ئەوە پێی ناڵێن گفتوگۆ. جاری وا هەیە تۆ دەگفتوگۆ لەسەر یەکەکەی تا بگەیتە شتێک نەتیجە. یعنی وا بەم پەلەپەلە دێ 2 سەعات وە خەڵقی واش دائەنێن کە شتی بەدەست نییە. گفتوگۆی بینیوانی شتیان بەدەست نییە، فایدەی چییە؟ هیچ فایدەی نییە. لەبەرەوە بەڕێی من ئەبێ تۆزێ زیاتر بگۆڕێن. وەزعی عێراق تایبەتیە و طبیعی مەشاکل هەیە لە عێراق، بەڵام خەریکن وردەوەدا حەلیەکەن. وەزعی ئێمە باش نییە، چونکە ئێمە کەوتوێتە بینی عێراق و ئێران و تورکیا و هەمویان دژی ئێمە، هیچیان زۆر لەگەڵ ئێمە نین لەو بارەیەوە. لەبەرەوە بەڕێی من دەبێ هەوڵبەن هەرچی چۆنێکە هەر یەکە تەنازول بۆ ئەوی تر بکە، مەحاولە بکەن لەگەڵ یەک ڕێ بکەون لەگەڵ حیزبەکانی تریش، نەکەر یەکێتی و پارتی لەسەر بەرنامەیە، لەسەر استراتیژیە شتێکی وا چیانەوێ مافەکانیان، ینی هی کورد چییە، چی داواکەن لە حکومەت و داوا لە کوتلەکان لە پەرلەمان، لەگەڵیان مەحاولە بکەن بە یەکەوە بچن قسە بکەن لەگەڵیان، هەوڵ بدەن و مانەوێ نەمانەوێ هەموو عالەم، ئەمریکایە، ڕووسە، ئەوروپایە، هەموو دنیا بە ئێمە ئەڵێ کێشەی ئێوە لە بەغایە، دەبێت لەگەڵ بەغا ڕێ بکەون، چارەی ترتان نییە. دەستوری عێراق گەرانتی ئێوەیە. ئەمە ئەمریکیەکان بە ڕەسمی چەند جارێ بە عێراقیاوەتەوە وەفدەکانی کاچن. لەبەرەوە بێت تۆش خەریکی ئەو بی، مادەم کێشە لەوێ لەگەڵیان ڕێ بکەوی، هەوڵ بەی بەگەر بە یەکگرتووی بچنە بەغا، قورساییەکیانە بێ و بەرنامەیەکی یەکگرتوو دەتوانن ئەو وەختە بەعزێ شتی باش دەستکەوتیان هەبێ، چونکە بێ کورد ومەتی بەغاش سەر ناکەوێ. بەڵام بەم شکڵی ئێستا لایە بچێ و لایە نەچێوانە باش نییە. زەرەر بەخشە و مچی لە حکوومەتی عێراقیش پێ خۆش بێکەوا بێ بۆی کەمتر موافقەت بکات لەسەر داواکان. هۆکاری ئەمە ناتەبایی ناوخۆی کوردەیان جۆرێک لە جۆرەکان هەنگاونانی سیاسەتی کوردیە کە دوورە لە واقعەوە و دوورە لە خوێندنەوەی ڕووداوەکان و پێشاتەکان، کامیانە؟ هەردوو جێتی. هیچێکیان ناکۆکی ناوخۆی کووردە، کۆنەکانیشی بەدەسەوە، ینی ناکۆکی 64 ئێستاش هەیە لای ئێمە، ناکۆکی کۆن کە هەبووە لە بینی ناو پارتی کە ئینشقاق و شتانە هەبووە، لەوەش ڕزگارمان نەبووە و قسمێکی چی طبیعی لەسەر ئەوەیە کە لە کوردستان مەسەن ناکۆکیەیە لەسەر داهاتەکان
ناکۆچیە لەسەرەوەی لەم منطقەیە چۆنە و منطقەی چۆنە لا مرکزیت هەیە نییە اینی بەعزێ شت کە جۆمان لێ بێ طبیعی شتی تریژەوەیە بۆ چۆن ڕفتار بکەن لەگەڵ حکوومەتی عێراق ڕێیان چییە ئەوەش ناکۆچی لەسەر عینیشت نییە بەڵام ئەمانە هەمووی ئەگەر دابنیشن بیانەوێ ڕێ بکەون ئێرادەیان هەبێ ئەکرێ هەل بکرێنی شتێکی وان نییە کە چارەسەر نەکرێن ئەگەر دابنیشن بەڵام بەشە تێدانیشنەکە بۆ هەل بهێنی بۆ لەسەر یەک دابنیشن وردە هینیە بێەوە لە عینی وەختیشان نەکەن لەگەڵ حکوومەتەکە لەگەڵ پەرلەمانی چونکە حکوومەتی مەسەن نووسودانی یا کازمی ئەمانە حکوومەتن بەڵام لە پەرلەمان کازمی هیچ کورسی نەبوو سوودانی 2 کورسی هەیە لە پەرلەمان ئەگەر پەرلەمان موافقەت نەکات لەسەر هیچ بێ ناکرێت لەبەرەوە تۆ کاچی بۆ بەغا ئەوە کافی نییە لەگەڵ سوودانی ڕێ بکەوی یا لەگەڵ کازمی ڕێکەوتوی چەندجار بەڵام بێ لەگەڵ ئەو کوتلانەی ناو پەرلەمانیش ڕێ بکەوی لەگەڵ فتح ڕێ بکەوی لەسەر دەوڵەی قانون بۆی بەرەنگاری کێشەکانی تۆ نەبن تەبان لەبێ قسەیان لەگەڵ بکەیت لەبەرەوە بەڕێی من ئەم شتانە ئەبێ تەماشا بکرێ و ئیتیفاقیش بکەن لەسەرێک تۆ ناتوانانی ئەچی لە بەغا هەرچی دەوێت دەستکەوێ بەغاش ناتوانێت ئەوێ لە توی دەستکەوێ بەس ئیتر ئەوەیە بێ بگەیتە ئەوەی قەواسمی مشتەرەک چییە چەند دەزەکەوێ هەنگاوێک پاشی هەوڵ بی بۆ هەنگاوێکی تراوە وردە بەو شێوەیە بچیتە پێش و ئەگەر نەیکەی ئەوە بە قەنەعەتی من کێشە زیاترە بێ و ناکۆکێکەش زیاترە بێ و حکوومەتی بەغاش پێی خۆشە تۆ ناکۆک بی و لاواز بی و کەمتر بێتە پێشەوە بۆ چارەسەری کێشەکان بەڵێ کاک دکتۆر بینە سەر هۆشداریەکانی جیانیان پلاسخارد نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و هەروەها سەردانە کوتوپڕەکەی برێت ماکۆرک کە نوێنەرایەتی ئەمریکا کە لەم ناوچەیە مەڕای جەنابتان و خوێندنەوەی ئێوە بۆ ئەو هۆشداری و سەردانیانە چییە لە کاتێکە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانیش لەبار نییە و مەسەلەی هەڵبژاردنیش کە دواتر دێنە سەری قسەی لەسەرەکەین ئەمانە داهاتووی قواری هەرێمی کوردستان بە چۆگەێنن و خوێندنەوەی ئێوە چیە بۆ ئەو بابەتە ئەمانە طبعاً ڕێی خۆیانەدەن مەسەن ئومەی متحیدە UN پلاسخار نوێنەرێتی و چەند ساڵ لێرەیە و شارەزا بۆ بە تەواوی لە وەزعی عێراق هەموو لایەنەکانی و زوو هۆشیاریەدا بێ ئەمە بکەن و ئەمە بکەن و هەوڵ بۆ ئەمە بدەن و شتانە هەتا لە بەعزی کۆبوونەی بین لایەنەکان بەشداریشی کردووە لایەنە کوردیەکان لایەنە عێراقیەکان لایەنە کوردیەکان بەڵام هەر ئەوەی لەسەرە شتی تر ناتوانێ بکات چونکە دەرسەڵاتی ئومەی متحیدە لە عێراق هەر ئەوە نییە کە نەسیحەتەکە و ڕێیەدا و عاملی مساعدە بەس ناتوانێت شت بگۆڕێ بە کەیفی خۆی کورد موافقە ئومەی متحیدە بێ زیاتر بێتە پێشەوە بەس لایەنی عێراقی بەو ڕێیە نییە دەڵێن هەرفەن نییە هێنەکەیانەوەوانە ئەوە لە لایەکی تریشە ئەمریکا مەسئولیەتی هەیە بەرامبەر وەزعی عێراق بەگشتی بەرامبەر وەزعی کورد بەگشتی هێشتا شەرەهەیەتی ئیتیفاقات هەیە لە بینیان ئیتیفاقی ئیطار ئیتیفاقیەتی ئەوەی کە پێڵێن سۆفا هێنی ناحی ئاسایشی ئەوانیش طبعاً یەکیان ناردووە ئەو یەکە لە کۆشکی سپیەوە هاتۆ مەکۆر شارەزای وەزعەکەی ئەوی شارزە چەند جارێ هاتووە و دیوێنەوەوانە ئەوانیش داواکەن بە تایبەتی ئەڵێن ڕێکەون لە بینی خۆتان و ئەبێ ئینتیخاباتیش بکەن لە کاتی خۆیە یاخۆت کە مادەم دواتان خستووە وەختێدانێن بۆی کەیکەن بە تەمای چین چۆنن ئەوە چونکە نابێ هەڵبژاردن دوا بخرێ ئوسوڵەن بۆ 4 ساڵە بێ پاش 4 ساڵەکە محاولە بکەی هەڵبژاردن بکرێتەوە بەڵام ئەوەش نەیان توانی وەڕێکەون لەسەر چونکە ناکۆچی هەیە لە بینیان لەسەرەوە لەبەرەوە ئەم نەوعە ڕێیانە دەبێ حسابی بۆ بکەیت و ڕێیەکانی پلاسخاردی شەرەوە نییە کە یە بە تۆڵێ لە هەموو جای لە مەجلیسی ئەمن ئەچێت تەقریرەدا خوێندنەوە معالم گوێ لێ بێ شتێکی موهیمە و ئەبێ کوردیشەوە بزانێ زمانی
اتفاقی واشنطن نییە بنێرن ڕئیسی ئەمریکا ببینن و وەزیری خارجیە دانیشێ لەگەڵیان و اتفاق ئیمزا بکەنەوە نەماوە ئەو احتیمامە ئێستا نییە نە بە عێراق نە بە کورد. بۆچی کاک دکتۆر؟ چونکە وردە 20 ساڵە خەریکتن بێزار بوون یعنی ئەو احتیمامەی کۆن یعنی بێزار بوون یان بێئومێد بوون کاک دکتۆر؟ نائبی ڕئیسە هات لە وڵاتانی ترۆ ڕئیس زەرایزەوان نییە احتیمامەکە کەمترە چونکە ئیشی تریان کێشەی تریان زۆرە مەسا شەڕی رووسیا ئەمەی ئەم بوومە لەرزەی کە کراوە مژینە یەک دوومان خەڵک پێ مەشغوڵە بێ زیاتر بۆ نمونە کێشە زۆرە لە عالەمە لەبەرەوە بێت تۆش بزانی یعنی ئامادە نین ئەوان بێن وەکو جاران ڕئیس بێت و نائب ڕئیس بێت و بێت و ئەوە ناکرێ کەمتر بۆتەوە ئیتیمامەکە چونکە کێشەی تری عالەمی زۆرە لەبەرەوە تۆ بێ ئەو هەلە بقۆزیتەوە کە هیچێک دێ محاولە بکەی ئیتیفاقێکی لەگەڵ بکەیت و لە عینی وەختیشا مەسەلا ئێستا ئێران بتەوێت نەتەوێ ئێران خراپە سیاسەتی خراپە لەگەڵ کورد نییە دژی کوردیشە نەکرد لەگەڵ کورد نییە بەڵام بتەوێت نەتەوێت لە بەغا دەوری هەیە لەگەڵ ئەو حکوومەتە دەوری هەیە لەگە ئێتار دەوری هەیە دەبێت تۆ هەوڵێ لەگە ئێران وەزعی خۆت بە نەوعێک ڕێ بخەیکە هیچ نەبێت زەرەر لێ نەدا مەسەڵەن نابێ ئیهمالی کەی گوێ بدێتێ و ئێران وا تەسەوور بکە تۆ هەر لەگە ئەمریکایت و بەلای تورکیایت و ساڕوخت تێبگرێ و کێشە بۆ دروستکە لە بەغا لەبەرەوە ئەوەش هەیە طبیعی پاشەوە نابێ زیاد لە حەد تۆ لەگەڵ تورکیاش بڕۆی چونکە مجێ وەختە عێراق حسابەکە ئەڵێ چۆنە ئەمە لەگەڵ تورکیا بەو شکڕە ڕۆیشتون یان ڕازی نین مەسەلەن چێنە پێت نەڵێ لەبەرەوە ئەبێ لە سیاسەتەکانێ ئەوەڵەن یەکگرت و بی دووەمین بە شێوەیە ڕەفتار بکەی کە هەوڵ بەی دوژمنایەتی کە بۆ دەکرێت کەمتر بێتەوە و محاولەش بکەی ئەو مافەی کە هی خۆتەوە بە پێی دەستور هەیە و محاولە بکەی هەندێک شتت دەست بکەوێ ئەوە گرنگە یعنی و بەعزێ فرسەت هەیە بدێ یەکێ پێداڵێت دوو جاریە سێ جاریە کە ئێتیمامە پێ نەدا ئیتر ڕەنگە نێتەوە بەلهەتە کێشەی عالەم زۆرە ئێستا هەر ئێمە نین مەسەلەکە مەڵێ کەواتە کاک دکتۆر بینەوە سەر و خاڵە ینی ئەو سیاست ینی بە پرسیارەکەوا لێ بکەم سیاسەتی هەولێر لەگەڵ بەغدا سیاسەتێکی واقعی بووە یان ناواقعی بووە بە پێچەوانەشەوە هەڕاستە هی بەغدا لەگەڵ هەولێرە واقعی بوو یان ناواقعی بوو ئەگەر بەڕێستان هەڵسەنگاندنی بۆ بکەن هی ئێستا هی کۆن کەی ینی هی ئێستا ئەم سوودانی بەڵێ هی سوودانی و پێش سوودانی و لە دوای پرۆسەی ئازادی عێراق ئەگەر هەڵسەنگاندنی طبعا کێشە هەیە لە بینی هەردوولا هەش بووە جاران زمانی کازمیشە بووە زمانی سوودانیش ئێستا هەیە طبعا خەتای گەورەکەوێت سەربەغا چونکە ئەوان ئەساسن و شتیان بەدەستە و ئیمکانیات و هەیە بەس کوردیش خەتا هەیە خەتای کوردەوەیە بەعزێ جار داوای بەعزێ شدەکە کە خۆی ئەزانێ ئەو شتە نابێ یەکسەر کێشەی تایە دەبێ بە هەنگاو هەنگاو بۆی بچی ئەوە و لە عینی وەختیشا بەعزێ کێشە هەیە خۆی سەبەب بووە دەوری هەبووتێ مەسەلەن حەشد لە کوردستان بێگومان خەڵ لەگە حەشد نییە و ڕئیسی تەییدیشی ناکە بەڵام حەشد کورد دەنگی بۆ داوە قانونەکەی کە بەپێ ئەو قانونە حەشد بۆ بەو هێزە گەوری ئەو پارەی بەسەر بکرێ بە ملیاردان کوردی ژێکە بۆلەوە دەنگی بۆ داوە لە پەرلەمان بۆ نمونە ئەڵێن بۆ دەنگ بۆ دا ئەڵێن نەشماندای هەر دەرەچوو مەیدەتەوە بۆی دی ئەتوانی بڵێ من دەنگم بۆ نەداوە تەیدی ناکەم ئەم محکەمەی فیدراالیە کە ئێستا ئێمە بۆ بە موشکیلە هەر ڕۆژەی کێشەیەک هێتە بەردەنیان شتێک دروست ینی قەرارێکەدەن کە کورد زەرەی لێکە تا حەدی ئەمەش دەنگی بۆ دراوە کورد دوو کەسیشیان لە محکەمە فیدراالی داناوە لە نۆ کەسەکە یەکێتی دانەوەیکی پارتی کوا لە چۆن نەدەنگیان هەیە نەقسەیان هەیە نەیستیقالێگەکەن نەدژایەتیەکەن وابزانام هەر ئیمزای ئەو قەراراتەشیان کردووە لەبەرەوە بەعزێ شت هەیە خەتای خۆش دیتایە هەر مەسەلەوە نییە بڵێ هێنا بەوچکە محکەمەی فیدراالی وەختی خۆی قەرار بوو محکەمەی دەستوری ئەعلام کرد 3-4 ساڵ لە پەرلەمان خەریک بوون نەکرا ناکۆکی هەبوو لە بینە فەقیش چەند بێ بە ئەکسەریەتی چەند دەنگ بدەن
کە نەکرا گەڕانەوە سەر زمانی برێمەر ئەم محکەمەیە دروست کرا کورد دەنگی بۆ داوە بۆ دەنگی بۆ دی مەسەلەن ئەمە هەیە وەختی خۆی بریار بۆ بڵێنە بێ با بە دەنگ بە کۆی دەنگ بێ قەرارەکە وا دەرنەچوو لە پاشا بوو بە 2/3 دایمە سونە و شیعە یەکەگرن و دژیتۆن لە قەزای قەومی سونە و شیعە یەکەگرن 2/3 هەیە و زەرەر لە تۆ دەن ئەمە هەیە ئەم شتان لەبەرەوە بەڕێی من علاقات هەبووە بەڵام علاقاتەکە زۆر بەهێز نەبووە چونکە مەسەلە هەرەوە نییە تۆ بچی لە بەغا لەگەڵ حکوومەتەکە ڕێبکەوی دەبێ بچی لەگەڵ هێزە سیاسیەکانی ڕێبکەوی سونەیە شیعەیە وچونکە ئەگەر پەرلەمان کە ئەو هێزانی تیا ڕێن نەکەون و پشتی حکوومەت نەگر حکوومەت ناتوانێت هیچ بکە بریارەکانی هین نابێ یعنی نابێ بە بریارێکە جێبەجێ بکرێ لەبەرەوە بێ حسابی ئەوانەش کوێر حکوومەت لەگەڵ کازمی وەختەوە زۆر ئیتیفاق کرا بەڵام پەرلەمان تێیدی نەکردووە مەسەل پارەی بۆ ناردووی هەموو مانگێ بەڵام ئێستاەوە فەر محکەمەی فێدراڵیە هەمووی نادەستوری بووە ئێستا سوودانی بنێرێ محکەمەی فێدراڵی نابێنی ئەمە هەیە معنایەوەیە تۆ کە ئەچیە بەغا محاولەکەی دەبێت لەگەڵ پەرلەمان قسە بکەی لەگەڵ محکەمە قسە بکەی لەگەڵ حکوومەت قسە بکەی هەموو لایەنەکان بۆی گەڕێکەوتنێکە کرد ئەو لایەنانە دژی نەبنیانی یەکێ لەگەڵی بێکێ دژی لەبەرەوە ئەم شتانە هینی کوردی تایە ناتەواوی کورد خۆی بەڵام سەر و هەموو شێوەی یەکگرتووی یعنی ڕێی مەسەن پارتیە چێ وەفدە نێرەیەکێتی هەڵێم بەشداری ناکەم بۆ ناکە چکە لێرە ناکۆچیان هەیە ڕەبتی ئێرە و ئەوێ ڕەنگە زۆر ڕاز نەبێ بەیەکەوە لەبەرەوە کێشە زۆرە لەو باوێنی مەبەستم کوردیش کێشەی هەیە ناتەواوی هەیە بەڵام زیاتر خەتاکە ئەکەوێتە سەر بەغا بە شکڵێکی ڕئیسی کەمتریش ئەکەوێتە سەر کورد خۆی بەڵێ باسی دادگای باڵای فیدراڵیمان کرد کاگە گوتوەریانی لە ماوەیە چەند بڕیارێکی دەرکرد هیچێک لەوانە بەنا یاسایی ناساندنی هەناردەکردنی نەوت و گازی هەرێمی کوردستان بوو جەنابیشتان دەزانن بڕیاری دادگای باڵای فیدراڵی قابلی تانە و تەمیزکردنەوە نییە حاسمە و هەروەها مەسەلەی هەناردیان با بڵێ ناردنی 200 میلیارد دینارەکە بوو مەسەلەی بودجە و موچەی خەڵکی کوردستان کە مەڕێستان ئاگادارن ئەمەشی بەنا دەستوری نایاسایی ناساند و کۆمەڵێ دۆسەی تریشی لە بەردەسەوە گەڵێن خوێندنەوەی ئێوە بۆ ئەم هەڵسو و کەوتانەی دادگای فیدراڵی چیە ینی ئەمە چەند دەقایانێ و تەداعیاتی ئەم بڕیارانە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەشەوە گەێنێ یەکەم ئەم دادگایە ئەوە نییە کە لە بڵێ دەستوریە چونکە وا بریار بوو دادگایکی دەستوری دروست کرێ بەڵام وەکو وتم ڕێک نەکەوتن لە پەرلەمان کە هێزەکان لە بینی خۆیان 2/3 دروست نەبوو و نەکرا دەنگ نەدرا سەری ئێستا گەڕاوە تۆ سەر زمانی برێمەر ئەمە لەسەر بناغەی قەراتی برێمەر دروست بووە ئەو دادگایە نییە کە لە دەستوراڵی حەقی قەراری هەیە و کەس ناتوانێت تانەی لێ بدا ئەمە ئەوە نییە ئەمە یەک بەڵام وەکو من وتم وەختەوەی کوردیش دەنگی بۆ ئەمەداوە ماوەتەوە و دەنگدانەکەشی کە تایەتی دەبوو بە کۆی دەنگ بێ دەنگانەکە کەم شتێک قانونیە مەسەلە یاخود بە شێوەیە بێ کە ئەگەر کورد دەنگی نەدا نەبێ بە قەرار مەسەلەن وەختەوە ئێمە وتمان بێ هەشت لەسەر نۆ بێ یاخود حەوت لەسەر هەر ئەوانە نەکرادەوە لەبەرەوە بەڕێی من قەرارەکانی ئەم دادگایە ئەوە نییە کە دەستور ئەڵێ دادگای دەستوری ئەمە ئەو دادگا دەستوری نییە کە دەسوڵی دادگایە کە لە زمانی برێمەرەوە هەبووە ئەمە یەک دووەمین ئەم دادگایە بەڕاستی بەعزێ شت هەیە کە باسیەکە ئەوانە نەکرد تانەیە لە کورد تانەیە لە حکوومەتیش مەسەن ئەڵێ کازمی پارەکەی کە ناردووە دەستویان معناوە دژی حکوومەتی کازمیە پێشەوەی دژی کوردی ئاینیشر بۆ سوودانیش بەڵێ دەبێ ئەو حکوومەتانش حسابیەوە بکەن عیلاجە بۆ خۆیان بدۆزنەوە پاشەوە لە عینی وەختا چه ئیتیفاقی جیان کردووە بۆ نەوت و غاز لەسەر چه ئەساس
ئەگەر ئیتیفاق کراوە کە ئەو پارەی نەوتوغازە بنێری بینێرە بۆ ناینێری مەسەن وەنیە ئەگەر نووسراوە ئەبێ بینێری وا ئەڵێ بەڵام من نەماندیوە تەفسیلاتەکەی چییە یعنی ئەو ئیلتیزامایی لەسەر تۆیە بیکە و داوا بکە ئەویش ئیلتیزامی هەیە جێبەجێ بکە بۆی شتەکان بتوانن تێپەڕن و هەموو ڕۆژێ بریارێکمان بۆ نەدرێوانە بەعزێ لایەنی کوردیشەیە مەسەڵەن ئەچەند ئەبنە هۆکار بۆ ئەوەی دادگای فێدراڵی دژی حکوومەتی هەرێم بێ من دوێنێ پێرەی گوێم لە دیم جەلسەکەی دادگای فێدراڵیم دی کە لەوای یوسف محەممەد هینیە کرد و سەرۆ عەبدولواحید وەرمەڵایی دژمنی شەرە قسە ناکە ئێوانە کورد نین بۆچی وا ئەچن بەو شکڵە سەر دادگای فێدراڵی دژی هەرێم قساکەن و مەسەلەی زەرەر کوێیکە کوردی هەرێم دانیشتوان هاوکا ینی هاوڵاتیانێکن لەبەرەوە نابێت یەکێ نائیبی کووردە لەوێش بچێ بەو شکڵەتونشتێکی هەرێمی پێ خراپ بێ و تەژی ئێوەم کاکەوە دژی هەرێم بین ئەوەش نابێت بەڵام پێدوانی ئەمە پەیوەندی بە خراپ بەڕێوەبردننی هەرێمی کوردستانەوە هەبێ خراپ بەڕێوەبردننی دام و دەستگاکان و پەیوەندی نێوان حزبولانە سیاسیەکان ئەجا پێشەوەی وەڵام دەیتەوە ناوبڕێکی کوردوەرەگرین و دواتر ئەگەڕێنە وڵات. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. بڵێ کاک دکتۆر ئەگەر پێمان بڵێ یعنی هۆکاری ئەوەی کە ئێستا کورتخۆی بەردەرگای دادگا لە خۆیەگرێ هۆکارەکەی ئەوە نییە کە خۆمان لەناو خۆمان لە تەبانین ڕێگنین و سیستەمی حکومڕانیەکەمان بەو جۆرە نییە کە خۆمان ئەمانەوێ نا شەر نییە ئەوە بێ مەسەلەسایەکێتی و پارتی ناڕێکن ناچنە بەغاش بەیەکەوە بەڵام یەکێتی ناچێ قسانە بکات لە ماحکەمەی فێدراڵی دژی هین حکوومەتی هەرێم بڵێ وایە و مەسەن باسی پارەی 200ەکەیە وە نییە دوێنێ من گوێم لەوانە بوو کە باسم کرد باسی حڕیاتیان کرد باسی مەعاشیان کرد باسی هەرچی ڕەبتی نەبوو بەهینەکەشەوە باشە بۆ عینی شت باسی حکوومەتی بەغا ناکە حکوومەتی بەغا ڕێکوپێکە هیچ کەم و کوڕی نییە تۆ هەموو تۆ خۆت کوردی هەموو تەرکیزێ لەسەر کوردستانە بۆ لەسەر بەغاش دوو قسە بکە بەڵام کاک دکتۆرەمە پێشاتێکی تازە نییە بەڕای جەنابتان چۆن پێشاتێکی تازە نییە پێشاتێکی تازەیە لەنەوەی نوێ ئەو پێشاتە تازەیە لە هیچ کۆبنێکا بەشدار نابن لە هیچ شوێنە بەشدار نابن بۆچی تۆ مەسەلەن هاتووی تێ معارەزە بی باشە بەشدار بە لە کۆبنەوەکان بەشدار لە هیچەکان ڕێی خۆت بڵێ معارزەی خۆت بکەین بکە نابێ هەر تۆ تەرکیز لەسەر حکوومەتی هەرێم بکەی هیچ دەحسی بەغا بە خراپی نەکەی ئەوە نابێ لەبەرەوە ئەوەش هەیە ینی مەقسەدم ئەوەش نقطەیەکە طبعا هەتا من دوێنێ گوێم لێ بوو یوسف هەموو قسانەی کرد باشی ئەو سروە کردی خۆی حاکمەکە ئاڵێ ئەمە عەلاقەی بەمەوە نیە و عەلاقەی بەمەوە نیە هینیان کردووە ینی بەعزێ شت هەیە کوردیش خۆی با ناخۆچیت هەبێ با هینتە بێ بەس نابێ بەو شکڵە بچی لە بەغا ئاوا دژایەتی یەکتر و وەکەئەنەهو بەغا شامی شەریفە و هەموو کێشەکان لە کوردستانە وانیەوە بەڵێ بینە سەرەوەی کاک دکتۆر خۆتەزانی ئێستا بەشێکی سەرەکی لە پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە جۆرێک لە جۆرەکان بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە بەڕای ئێوە ئەم بارودۆخە زیاتر با بڵین پەرە دەسێنێ یاخود هێورە بێتەوە هۆکاری گلەیی و گازندە و ڕەخنەکانی تیمی یەکێتی لە حکوومەت و لە پارتی چییە ینی ئایا ناکۆچیەکان ڕەوان یان با بڵین یا پەیوەندی بە بارودۆخی ئیقلیمیەوە هەیە پەیوەندی بە بارودۆخی سیستەمی حکومڕانی ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە کە خەڵکو بەشێک لە حزبولانە سەرەکیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بستنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوانە بەشێکن لەو جەبهەی کە ڕەخنەیان لە ئەدای حکوومەت هەیە پەیوەندی بەوە هەیە بەڕای بەڕاستی من یعنی ناکۆچی هەیە ناکۆچیەکە
یەکێتی ئەڵێ بەجوە لا مەرکەزیەکە بێ وا تەسەورەکەن سلێمانی و منطقەیە و لا هەمار کراوە کەم و کوڕی هەیە لە دەربارەی ئەو منطقەیە تا من تەفاسیل نازانم چکە باسی تەفاسیل ناکەن لەبەرەوە ئەوان لە وەزارەتەکانی خۆیان ئیشەکەن بەڵام لە ئیجتیماعی ئەنجومەنی وەزیران بەشداری ناکەن تا ئێستا من ڕێیم وایە ئەگەر ئەوەش نەکەن ئەوە حەقی خۆیانە ڕێیان هەیە طبعاً داوای حەلەکەن بەڵام دەبێت دانیشن بۆ حەل مەسەلەکە دانیشن لەگەڵ یەک هەلێ بدۆزنەوە لە بینی خۆیان یا ئەوەیە ببنە دوو کانتۆن لە سویسرا 22 کانتۆن هەیە مەسەلەن فیدراڵیشە ببنە دوو کانتۆن دوار سلێمانی کانتۆنێ بێ و ئێرە کانتۆن بینی خۆ بەڵام بێ هەرێمەکە بە یەکەوە بێ نابێ هەڵوەشێ هەڵێمەکە ئەگە بتوانن ڕێبکەون نەک دوو کانتۆنی دوژمن دوو کانتۆنی دۆستایەتیان هەبێ تەواوڕێک لە ناو مەرکەزی بێ لە بینی خۆیانە ئەوانە ئەمە هەمووی جائیزە بەڵام ئەمانە هەمووی دانیشتنی ئەوێ قسەی ئەوێ شتی ئەوێ بەڵام لە بەغا لێکدا نەبڕن لێرە خلافیان هەیە شتیانێ بەڵام نابێ بەڕێی من وەفدیان کاچێ لە بەغا بە یەکەوە بن چونکە ئەمە مەسەلەی کوردی عامە ئەوی تریان مەسەلە من یەکێتیم تۆ پارتی ڕێی خۆم هەیە داوای خۆم هەیە بەڵام کاچێ بەغا مەسەلە کوردە کورد و لایەنەکەی ترە لەوە ئەبێ لێکدا نەبڕێن بە یەکەوە بن چونکە ئەوە مەکسەبی کوردی تایە فەرقی هەیە لەبەرەوە مەسەلەکەی من ئەوەیە مناڵێم ناکۆچی هەیە تا ئەو ناکۆچانەیەکێتیڵێ تا حەل لەمێ ناتوانم لە ئیسمابزی زۆرا بم باشە بە مبادرە بکەن لەگەڵ حەلیکەن دانیشن لەگەڵ یەکێ مبادرە بکە حتا من لەگەڵ بەڕێی منەوەی کاک مەسعود ممکنە بتوانین مبادرە بکات چونکە باعتیبار ئەو دەوری هەیە و زیاتر و مشین حسایی بۆ بکەن و کوبرا گەورەیە شتێ کۆیان کاتەوە هەمویان یەکێتی و پارتی و لایەنەکانی تریش وەیەکەوە لەسەر شتێ ڕێبکەون بینی خۆیان ئەو ناکۆچێ نەمێنێ ئەو داوایانە یەکێتی هەیە چێتی ئەوی پارتی بەیەکێ بیکە ئەوی پارتی هەیەی لە یەکێتی بیکە لەبەر ناکۆچیەکانی حیزبی ئەو کوردە زەرەر زیاتر نەکات. بەڕێز دکتۆر محمود عوسمان ئەوەی بەڕێزت ئاماژەت پێ کرد کە کاک مەسعود دەتوانێت ئەمڕۆڵە بجێڕێ ئەی بۆ نایکات نازام ئەو پەیوەندی بە خۆیانەوە هەیە بەڵام مناڵێم ئەو یعنی گونجاوترە کە بیجێڕێ ڕۆڵێکی وە و زۆریش یەکتیا مەسەن کاک بافڵاڵێ من 16 جار کاک مەسعودم دیوانی معنای ئەتوانی یەکتری ببینن بۆ نمونە بەس نازانم ئەو بۆ نایکا ئەوە مۆزوعێکە عید بە خۆیەتی بڵێ جەنابتان نیو سەدە پێش ئێستا سەرۆکی وەفدی مفاوەزی کوردی بوونە لە بەغدا یەکێک لە کێشەکان کە باسی لێواکرێ پرسی کەرکووک و ناوچەدا بڕێندراوەکان بووە کە نەگەیشتونەتە ڕێکەوتن لەسەری بارودۆخی ئێستای کەرکووک و ناوچە جێناوەکان چۆنە بینن ئایا هەمان ئەو مێژوویە دووبارە بە تۆیان ئێستا بە جۆریشی ترە ئەتواندرێ کورت ڕۆڵی هەبێ بۆ گێڕانەوەی ئەو ناوچانە کە مادەیەکی دەستوریشەیە کە مادەی 140 لە سیاقی ئەو مادەی ئەتواندرێ کاری جدی بۆ ئەو ناوچانە بکرێ بەڕێستان چۆنی دەبینن؟ وەڵاهی من تەسەورەکەم ئەو وەختەش ئەو کێشە بوو ئەوانە ئەو ناوچانە یعنی مەقسەد کەرکووک و ناوچەکانی تر و لە عینی وەختیشا کورد شەریک نەبوو لەگەڵیان ڕاستە ڕێکەوتنی 11,000 ڕێکەوتن شتێکی باش بوو بەیانێکی مێژوویە و معلومە بەڵام ئێمە شەریک نەبووین چونکە مەجلیسی قیادەی سەورە هەموو شتێ بوو ئێمە تیای نەبووین جێیش ئێمە تیای نەبووین قیادەی جێش قیادەی ئەمن ئێمە تیای نەبووین وەزیرمان هەبوو بەرەوە یعنی وەختی خۆشی ئەو کەم و کوڕیانە هەبووە مەسەلەوە نییە بڵێ هەموو شتێکت دەستکەوتووە بەڵام تەبعاً ئەو ناوچانەش کێشە بوو بریار بوو سەرژمێریان تیا بکرێ و پاشی ئیسیفتان نەکرا سەرژمێر حکوومەت کەوتە گۆڕینی سجلات و شتیوە بە کەڵک نەبوو کە بیکە چونکە بەتەما نەبوو ئەو ناوچانە بخاتە سەر هەرێمی کوردستان ئەو حکوومەتانەی کە لە بەغا بوون لە وەتەی سەدام ڕووهاوە پێش سەدامیش زمانی سەدامیش هەمیشە هەولێر و سلێمانی دووهۆیشیان بە کوردستان حساب کردووە نایەنەوێ شتی زیاتە بچێتە سەری ئەمانە ژوان هەمویان وابوون حکوومەتەکان چونکە ئەو شکلەی تۆ تەسەورەکەی ئەوان ڕێیاوان نییە
هەرێمی کوردستان ئێمە چۆن یەبینین بەپێی حقایقی جغرافی و تاریخی سنووری لەکوێ ئەمان ڕێیاوان نییە. لە عینی وەختیشە ئەبینی کەوا لە هەرێمی کوردستان ئەوان ینی ئەو ڕێیان لەسەر فیدرالی نیە وەکو ئێمە لەسە مەسەن تۆ گوێ لێ هەموو کوردی غەڵێ عێراقی فیدرالی یەک عەرەب بۆ بێنە بڵێ عێراقی فیدرالی نەکەس ناڵێ و کەسیش هەرێمێکی تری دروست نەکردووە تا بڵێ عێراق بۆ بە فیدرالی هەر کوردستانە. ئەویش کوردستان بە ملیانە هاتووە کە حکوومەت هاتووە کوردستان هەبووە دروست بووە هی تازە نییە بە ناچاری تەیدیان کردووە ئەژینا هەر دەقەیە پیان بکرێ ناڵێن دەستورە گۆڕین و دەستور بۆی دەسەڵاتەکانی هەرێم کەم کرێتەوە و ئەو شتانە ئەکەن لەبەرەوە زۆر بڕوایان بە ئەو فیدرالیە نییە کە تۆ بڕات بێتی نەسونیان نەشیعیان و لە عینی وەختیشە یانەوێ حکوومەتێکی مرکزی بەهێسە بێ و مسەیتر بێ و ڕێیشیانەوە نیە هیچ هەرێمێکی تر هەبێ لە عێراقا چونکە کە تۆ وتە هەرێم نەبێیان تۆ بڕوا بە فیدراڵیەکە نییە لەبەرەوە جیاوازی ڕێی لە بینی ئێمە ئەوانە هەیە. ئێستش بەڕێی من ئەو خاڵانە کە ئەڵێن 140 کە 20 ساڵە ئەو خاڵە هەیە و هەر جێبەجێ نەکراوە بەڕێی من هەر ئەوەیە کە گرتوو بین بەیەکەوە لەگەڵ بەغا ڕێبکەوین ئەو هەنگاوانەی کە لە مادەکان نووسراوە بکرێ سەرژمێرە لە پاش سەرژمێر پێشەوە ئاساییکردنەوە اینجا سەرژمێرە اینجا هینە ڕاپرسیە بزانی ناوچەکان لەگەڵ کێ من لەگەڵ کێ ناون کە زۆر دیموکراتی ئەم شتە بەڵام تا ئێستا هیچ هەنگاو نەژاوە بەڵێ نازانین ئەمە حکوومەتە هەنگاوە نییان نا بەڵام لەوە ناچێت تا ئێستا. بەڵێ دوا پرسیارم لە بەڕێستان بوونی یەکێتی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان چۆن هەڵدەسەنگێنن؟ من پێم خۆشە هەموو هێزەکان لە کەرکووک بن ئەوەنەی پیان بگەن مەجالا بێ بۆیان هەموو لە کەرکووک چونکە تۆ وەگە بتوێ کەرکووک بچێت سە کوردستان وەگە بتوێ مادێ 140 جێبەجێ بێ وەگە بتوێ دانیشتوانی ئەو ناوچانە خۆیان لەگەڵ کوردستانی حساب بکەن بێ لەوێ بی چەند مەجالت هەیە لەوێ بی یەکێتی بێ پارتی بێ حیزبەکانی تر بێ لەوێ بن لەوێ خەریک بن و هەوڵ بدەن لەوێ بمێن چکە کە دووروی لێ تۆ لەوێ نەبی ئێستاوان ئەوی کە لەوێە عەرەبایە تورکمانە شتیوا بە شکڵێکی چونکە ئەوان ڕێی ڕئیسیان هی عەرەب و تورکمانەکان نابێ پێشمەرگە ئاسایش بێتەوە کەرکووک هەمیشە واڵێن تۆ بچیتەوە باشترە ئەگەر پێ دەکرێت با بڵێن ئاسایش نە بەڵام خەڵقەکە حیزبێکی کوردی کە لە کەرکووک بێ دانیشتوانەکە زۆر سوودی لێوەرەگرن و ئەو حیزبە ئەگەر هەموو بەیەکەوە لەو ناوە بن تەسیرەکەن ئەتوانن بەهۆی بەغاوە بەهۆی لاینکەوە چۆن ئێمە لە بەغا بەهۆی لێپرساوەکانمانەوە تاسیل لە سیاسەتی حکوومەت بکەین دەبێت ناوچەکانی 140 ئێمە هەبین هەوڵ بین کە هەبین چەند هەبین ئەتوانین زیاتر کارێکی وا بکەین حسابی ئەو دانیشتوانە بکەین دژایەتی عەرەب و تورکمانیش نەکەین بۆ ئەوەی بوونمان سوودی هەبێ بۆی ئەو مادەیە جێبەجێ بێ. زۆر بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری ناوداری کورد سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت. زۆر سپاس بەخێر بێن. مینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.